گر شرهاتیا برداری خیر به سرچاوه اجا ام دل سر و کلیپ و پلان اندهاتی جه هکار میرزا کناسیار بهاکس چالکوان تورن جواکی یوتیوبر نافدار کرد بپرسین میوان مال استودیو زور بخیر به سرچاوه جاره هاکس بوچی هاکس خوي ناوم هكار بس لبريطانيا ناود كورتك انا دايم همو كسب مني انا ود هاكس جبون اسرابون بله باشا او كليبات شون بيروكات لبوهات والله من دائما فيديو اشتوا دوسكم و بيامك بقات گنجاني كرد لهمو جيهانا و دايم جبيره كم شيب كم دواي اما يعني فيديو مدرس كردوا من لهمو شوازي ميديا دنگي اما هبت و بقينا همو كسي كرد بله اینجا هاکس کرد لهر چهار پارچه کردستان داد ناسه براستی. بله. بلام جگل کرد زور بی آوانی کیفیشیان با کرد نای. بله. آوانیش داد ناسن. زور. جاره بدايتك اما کوبو. خوي بدايتي من دمك باسي او وضع مكرد بيني كردو دجمنا كان مان بلام كاتي كورونا هات لمالو كتبو نمان زاين شي بكين او ويب سايتم دوزيو زانيم كامتوانم لقا خلقي ولا تكاني ترقص بكم. بله. او فكرم بوهات وتصوير مكردو قسم مثل الانترنت واستا حار وڵاتەکە ڕۆم کورد ئەم بینێ ئەوە دەستخۆشیم لێ ئەەکەن لەبەر ئەو کارشتێکی زۆر گەورە بوو بۆ کورد و یارمەتی کوردی دا و یارمەتی خەڵکی بێگانەشی داوە بۆ تێبگەن لە وەزعەکە. باشە هاکس ئەوجا مەسەلەن تو کوردێکی لە بریتانیای دەژیوە لەوێ لەدایک بووی؟ بەڵێ. چونە ئەو هەستە نیشتیمانیە کوردیە لە ناو خۆتدا ئەوها بە گەورەی و بە دیاری ماوەتەوە؟ کو ئەسڵەن سەری هەڵدا ئەمە؟ چیرۆکی عائلەکانم چیرۆکی لەوەتی لە مناڵیوە گەورە بووم بە مۆسیقاوە ئەو بۆیە ئەنی یەک لەو شتانە کە مۆسیقام دەست پێ کرد ئەوە بوو کە من بیرم کردەوە ناسر زازی و شیڤان پەروەر چەند تەسیریان هەبوو لەسەر من لە مناڵیوە گوێم لێ بۆ لە ناو سایارەکەەوە گەورە بووم بە سەر هێڵدان و بەرخۆدان لە ناو مێشکماوە اینجا چیرۆکەکان کە باسیە کرد باوکم و دایکم بۆم اینجا ئەنی دەور و بەرم ئەنی ماڵی هاوسەرم هەمویان ئەنی کورتپەروەرن هەر وای لە من کردووە کە من ببم بە يعني اجتماع پەروەرێکی زۆر گەورە و دیفاع لە هەموو کەسە بکەم من کوردستانم خۆشوێ گەلەکەم خۆشوێ و ئەمێ بەڕاستی یارمەتیان بم بە هەرچی شێوەیە کە ئەتوانم چالاکوانی مۆدرنە بڵێن. باشە هاکس مەسەلا بڵاوکردنەوەی هەستی نیشتیمان پەروەری لە ناو گەنجانی کووردا بڕاستی لە بوو گەنجێکی تەمەنی تووە کارێکی زۆر دەکمەنە لەوانەیە قورسیش بێ. کو دەبینی گەنجانی ئێستا ئایا ئەوانە نیشتیمان پەروەرن ئایا دەبینی کە جەنابتان ڕۆڵتان هەبووە لە خوڵقاندنی هەستی نیشتیمان پەروەری لە ناو گەنجە بە تایبەتی لە پارچەکانی تری کوردستان؟ بەڵێ یەکێک لەو ئەو شتانە کە وای لە من کرد بمەوێت دەست پێ بکەم کەم ئینستاگرام و شتیوا دەستی پێکرد کەسی تیا نەبوو کە بەو شێوەیە باسی کوردستان بکەن یا دیفاع لە کوردستان کە بە هیچ شێوەیەک ئەوەم پێ ناخۆش بوو دەستم پێکرد لەوێەوە و ئەو کاتە زۆر کەم بوو ئەو کاتەش خەڵک پێی ناخۆش بوو کشتیوامە کرد و نەمەبینی پشتگیریم هەبێت بەس ئێستا ینی زۆر گۆڕاوە ینی هەموو کەسێک ئەوێ کۆنتنتی کوردی دروستکات ینی وابزانم نەک تەنیا خۆم بەس ماجموعەتێکمان کە وەکو ئەم کۆنتنتە دروستەکەین هیوامان داوە بە گەنجەکانی کورد کە کورتپەروەری شتێکی ینی پیرۆزە و ئەبێ ینی ئاگامان لێبێ ئەبێ پشتگیری خۆمان بکەین دەبەروی دژمن بەڕاستی 24 ساعات کارەکەن کە ئەوە نەمێنێ من یەک کەس ڕای بگۆڕێ لەبەر منەوە ئەوە بەسە بۆم. باشە ئەدی کووە مەسەلەن زۆر جار خەڵکانێکی تر کە دژمنی کوردستانن چاویان بە کوردستان هەڵنایە یانیش زۆر پێیان ناخۆشە ناوی کوردستان ببیستن ئەتو کوڕ و بڕۆی ئەوان دەبیە مەسەلەن سەفەر دەکەی هیچ کێشت لەبوو دروست نابی؟ وڵا هەتا ئێستا کێشم بۆ دروست نەبووە بەس دایم ئاگام لە خۆمە خۆ ناڕۆم بۆ ئەو وڵاتانە قەت پێویستم نییە بڕۆم بۆ سەردانی وڵاتێکی وا بکەم کە ئێمەیان خۆش ناوێ لە وڵاتەکانی کرد ئاگام لە خۆمە قەت شت پۆست ناکەم لە کاتێکە لەوێم ئەنی ئەو بەو شتانە ئاگام لە خۆمە بەڵام ناترسم ینی من باو و کاڵانی مێ ئەنی ئەوانیان داوە بۆ ئێمە لێرە بین قوربانی ئەمە بوون ئەمە ترسی نییە بۆ من ئەمە بێ بەردەوام بڵێ تو بخۆ خەڵکێکی بەی دایکم خەڵکی ئەفرینە و باوکم خەڵکی سلێمانیە تو کرمانجیژی زانەی کرمانجی هەنێک دەزانم ئەرێ کلیپاتەژی بە کرمانجیە عفو کلیپاتە کرمانجی و سۆرانی تێکەڵە ئەس دەخوازم هەر دوو لە ئەفام بکەن ئەشێ دەبێژم و ژبەر ئەv ئەس کردمە سۆرمانجی بژە وەکی سۆرمانجی وایە دەخوازم نزیک بین لێ بکورتی دەدویست چ پەیامێکی بگەینی بڕێ ئەو کلیپی ئەو گۆرانیایی بەڕاستی ینی ئەم کوردین زمانی مە کوردیە و خەڵکی کوردستانین ئەv پەیامی مەزنە ji بۆ من و ئەوانی دی دوژمن چاوی لەسەر ئێمەیە
دەبێ ئەم هەر ببین کورد بە هەر شێوازێک و پیرۆز بین لە کوردبوونمان بەێ ئەژیتە پیرۆز دکەم ڕاستی مەش زۆر کەف کلیپا جەنابێ هەوا هات سوورمانجیەکی خۆشە هەمی کەس تێرگەهیتن زۆر سپاسیاتە دکەم هاک زۆر بە خێربێ هیویدارم ئەو ڕوحیەتە هەوادا بەردەوام بیت و گەنجێن وەکی هەوە زۆرتر بن ئەف ئینتیمان نیشتیمانی خۆشویستنا کوردستانی بلا زێدە بیت مە پێویستی پێ هەیە ئەم هەندە کاتی گوهداری ستراناتە بکەین و هەلبەت دەخاترە خۆ خازینش بینەرە زۆر سپاسیاتە دکەم هەر بژی گەلەکس